سڵاوتان لێبێ دیارە وەرزی پێگەیشتنی تەماتەیە لە سنووری ئیدارەی سۆران لە 15/8ەوە تەماتە لەم سنوورە پێگاتن جوتیارانی ناوچەکە ڕێژەیەکی بەرچاو لە تەماتیان لە ناوچە کوێستانەکانی ناوچەی باڵەکایەتی و برادۆز و تەواوی سنووری ئیدارەی سۆران کردووە. دیارە ئەوان گلەی ئەویان هەیە کە تەماتە لە ئێستادا بە باشی بۆیان ساغ نابێتەوە. من کاک سەلمان وەردەگرم نوێنەری جوتیاران کەەوە لێرەیە. کاک سەلمان سڵاوتان لێبێتن، گلەی ئەوەتان هەیە کە تەماتە ساغ نابێتەوە. ئەمڕۆژ بڕیارتان داوە کە بستنە بەغداد گلەیەکانی خۆتان بۆ وەزارەتی کشت و کاڵ بگەێنن. گلەیەکانی ئێوە چین؟ گلەیەکانی ئێمە ئەوەیە حکوومەتی عێراق، ئێمە ئیتیفاقمان هەبوو لەگەڵ حکوومەتی عێراق لە زستانان کەوا تەماتەی بەسڕە و نەجەف و کەربەلان بۆیان ساغکەینەوە کەوا ئێمەش تەماتەی ئێرانی داخل نەکەین. ئێمە هەستانەوە ئیتیفاقەمان کرد کەوا تەماتەی ئێرانی لێرە مەمنوعکەین کە ئەوان تەماتەی ئەوان بفرۆشین. ئەوانیش بە ئێمەیان وت ئێوە تەماتە مەمنوع کە ئێمەش ئەو کاتەی مۆسیمی ئێوە پێڕاگە ئێمەش مەمنوعەکەن، بەڵام بالعکسە ئێستا تەماتەی ئێمە پێڕاگەیشتووە ئەوان تەماتە بە عانەنی ڕۆژانە باڵای 100-150 بەڕات پەتاتە و تەماتە ئەو شتانە داخلەکەن. ئەتوانن بەرهەمی ناوە خۆ داخل بەشی عێراق و هەرێمی کوردستان دابین بکەن ڕۆژ؟ ئێمە لەسەوە تاکین لە 15 تا 15 دەتوانین تەماتە بۆ هەموو عێراق دابی بکەین. پەتاتە و تەماتە ئەو شتانە هەتا 15 بە تەواوی بۆ هەموو عێراق و هەرێم ئەوەکەین. ئەو شوێنانە شوێن کە لی داخلەکرێت لە هەرێمی کوردستانە یا خۆ عێراق؟ 1 کیلۆ تەماتە و پەتاتە لە هەرێمی کوردستان داخل ناکرێت. هیچ هەمویان لە منتیقەی مەرزەکانی شەلەمچە و منتیقەی بەسڕە ئەوانە داخل دەکرێت. بە قارچاق دێت هەمووی قارچاقی گەشانەوە سیارەی 3 میلیۆن دینار وەرەگرن، کیلۆی تەماتی 400 ڕاوەسێ لێرە فەلاعی مەگەر بە 500 ناژدا زەرەرەکە و ئەوانش بە 400 ناژ بفرۆشی بۆوان کێشانی و ئەمەش لێرە بەربوومان بۆ ساغ نابێتەوە. جامانەیە ئەوڕۆکە ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە بە لەگەڵ ئەو برانەمان ئەوڕۆ سەردانی بەغدا بکەین لەگە برا جوتیارەکانی منتیقەی پێنجێم چین بۆ بەغدا بۆ نەهێشتنی ئەو قارچاقە ئینشاءالله بۆ ئەوەی فەلاعەکانمان تووشی زەرەرمەند نەبن. بەرهەمی ناوەخۆ لەم سنوورە تا چەندە بەرهەمێشی باشەوە خەڵک ڕای لێە؟ والله 100% بەرهەمەکەی ئێستایی کوردستانی ئیخۆن لە هەموو تەماتەی بە تایبەتی تەماتە و پەتاتە لە هەموو بەرەمەرچی بەسووتە باش شتێکی دی پێ دووبارە بکەمەوە. ئەمە پارەکە لە منیان پرسێ من و کاک سەلمان چوینە وەزارەتی کشت و کالی عێراقی لەوێ بوون لە هەولێرێ. ئەمە وعدن پێدان گوتم ئەنگۆ ئەگە بال پشتیمە بن وەزارەتی هەردوو کشت و کالی هەرێم و ئەم یارا بال پشتیمە بن ئەمە ئەتوانین هەناردەی دەرێژ بکەین بەس بەداخەوە بە وەزارەتی کشت و کالی عێراق بال پشتیمە نەبوو دەنەتوانین. زۆر سپاس دەکەین. ئەگەر بێتە ئێرانە وشکە ساڵی ئەم ساڵ کاریگەری نەبووە لەسەر بەرهەمی ناوەخۆ؟ حتما وشکە ساڵی دەوری هەیە، بەڵام ئەمە منتیقەی ئەوە ینی منتیقەی باشمان هەیە، منتیقەی کوێستانن ینی لە ڕووی ئاوەڕۆوە باشن، بەڵام لە هەندێک بەشان حتما ینی کەم و کورتی ئاومان هەیە، بەڵام لەخوای بە زیادی بێ لە هەندێک بەشان ینی ئاوەشی باشمان هەیە و بەربوومەشی زۆر باشمان هەیە. ڕۆژانە چەند تۆن تەماتە لێرە دێتە ئەم بڵێنگ و مرگەی سۆران؟ وەڵاهی چکە تازە سەرەتای پێگەیشتنی بەروبوومی تەماتەیە، یعنی ئێستان بەراورد ناکرێت برم ڕۆژانە چەند تەن، یعنی زیاتر عەدەدەشی گەلک زۆر دێ، بەڵام یعنی سەرەتای تەماتە ئێستا برم بەخۆم فەلاحم تەماتەش زۆرم کردی، هەتا ئێستا دووبارە تەماتەم لێ کردیتەوە، یعنی ئەوە سەرەتایە. ئەگەر سەرەتای بەو شێوە بێ ئێستا کیلۆی تەماتە ینی ئەو ڕوسبینی لە ئەلوای هەولێرێ هاتیتە خوارێ لۆ 200-300 وانە، یعنی هەر کەسی هەزارێک گاتە دەستی هاوڵاتی. خۆی ینی بەروبوومی کشت و کاڵی مەسرفەشی گەلێک زۆری لێکرێ لە ڕووی جۆتەوە لە ڕوو چێمیاوە لە ڕووی ینی حکوومەت دەوڵەت هیچ دامی جوتیاری ناکە کە برەی سعرێکی لەسەدا بنێ لۆی معناوێ دامی جوتیاری بکە لە ڕووی مادیەوە لۆی فەلاع سەرە لە ناوەخۆ هیچ گومرجەش یەخرێتە سەر؟ نەخێر ناوەڵە هیچ گومرجی لەسەر نیە، بەڵام حکوومەتیش هیچ دامی ناکە. سارانی ڕابردوو پەینی چێمیاویەدا دەرمان و شتیوەی تەعاون نەکرد، ئێستا هیچ شتێکمان ناداتێ، ینی هەموو شتێک لە مل فەلاحە لە ڕووی سعریشەوە، ینی کە تەماتەی ئیرانی داخیلە بی ینی تەوا بازارەکە ئەشێ نەک بە هەرزان بڕووە هەر ساغ نابیتەوە بە ڕووی کێسە جادەی.
سپاس دەکەین زۆر سپاس بەڵێ دیارە ئەم جوتیارانەی سۆران کە ژمارەیان 50 کەس دەبێتن بڕیاریان داوە بچنە بەغداد بۆ وەزارەتی کشتوکاڵ بۆ ئەوەی گرەیەکانی خۆیان پێ بگەێنن کە تەماتەی لە وڵاتانی دراوسێ داخلی هەرێمی کوردستان نەبێتن بەڵێ مەتەواوی زانیاریەکەم